سڵاوەڕێیان بەخێر بێنەوە بە کەناڵی کورگلیش. ئەزانم نزیکەی 4 مانگەلێتان تا بڕام و ڤیددیۆی نەبووە، بەڵام زۆر سپاسینەوە پرسیارەکانتانەکەم. ئەم باک ئەم سۆ ئەکسایت تو start again. وەک دەبینن ئەمڕۆ بە ستایلێکی نوێوە هاتووەتەوە. ئەویش ڕیکۆردکردنی شاشەی لاپتۆپە. ئەمە ڤیددیۆیەکی تاقیکاریە بۆی بزانم ئەم شێوازە نوێیە چۆن دەرەچێت و ئایا ئێوەش بەدڵتانە یاخود نا. بۆ ئەمڕۆ بابەتێکی سادە هەڵبژاردووە، بەڵام گرینگە. زۆر جار ناوی وڵاتەکان بە کوردی یان بە عارەبی ئەڵێین، بەڵام دەربڕینیان لە ئینگلیزیە بە تایبەت بە ئاکسنتی ئەمریکی زۆر جیاوازە. ئەمڕۆ فێرە بین کە چۆن ناوی وڵاتەکانی وەکو میسر و جەزایر و مەغریب و کڕواتیا و چەند وڵاتێکی تریش بەڕاستی بڵین وە شێوازی خوێندنەوەیان بە ئاکسنتی ئەمریکی. So if you are ready, let's get started. سەرەتا و یەکەم وڵات خۆم لەگەڵتانە بم، مۆنتاژێکی وان بۆ ڤیددیۆکە نەکردووە، ڕاستەخۆ لە سێرچە ناوی وڵاتەکانە نووسین و شێوازی خوێندنەوەکە شتان پێڵێم و هەوڵ نادەم، عنی هەوڵ دەدەم کە ڤیددیۆکە زۆر درێژە نەخایەنێت. باشە، لەگەڵ وڵاتە دەست پێکەین. ئەویش وڵاتی مسرە. باشە، وڵاتی مسر بەم شێوازە نووسرێت، بەم شێوازە نووسرێت. چۆن شەخوێنرێتەوە؟ ئیجیپت. ئیجیپت واتە مسر. ئیجیپت، ئیجیپت، ئیجیپت واتە مسر. باش، با لەگە دۆم وڵاتە دەست پێ بکەین. وڵاتی دووەمان بە نەمسا بێ. وڵاتی نەمسا وڵاتێک لە ئەوروپا. ئەمە وڵاتی نەمسایە. چۆن نەخوێنرێتەوە؟ ئاستریا، 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 ئاستریا واتە نەمسا. با لەگە وڵاتی سێما بین. وڵاتی سێم جەزایر. باش، وڵاتێک لێرەش نووسراوە، وڵاتێک لە باکووری ئەفریقیا. بەرحاڵ ئەمە جەزائیرە. چۆن نەخوێندرێتەوە؟ ئەڵجیریا، 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 ئەڵجیریا واتە جەزایر. باشە، وڵاتی دواترمان یۆنان. گریس. چۆن نەخوێندرێتەوە؟ گریس، گریس واتە یۆنان، گریس واتە یۆنان. باشە، با وڵاتی دواترمان مەغریب بێت. وڵاتی مەغریب بۆ تالێرانش داوێتی زۆر ناخۆشە نووسێ مەغریب. وڵاتی مەغریب پێوترێت چی؟ بەم شێوازە نووسرێت. چۆن نەخوێنێتەوە؟ مراکۆ، 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 مراکۆ واتە مەغریب. باشە، وڵاتی شەشەم وڵاتی هەنگاریایە. خۆمان زۆربەی زانین هەنگاریە، بەڵام ناوێکی تریشی هەیە. بەرحاڵ ناوێکی کوردیانەشی هەیە. زۆر لەسەری ناڕوێن هەنگاریا چۆن نووسێ. ئەو وڵاتەکەیە. چۆن نەخوێندرێتەوە؟ هەنگری، هەنگری، هەروەکو شەی برسیمە. هەنگری، هەنگری واتە هەنگاریە، هەنگری وڵاتێکە لە ئەوروپا. باشە، ناوی دواتر وشەی قوبرس. ئەوەتانی وشەی قوبرس، ئای بابلین ناوی قوبرس. قوبرس وڵاتە ئاگادار بن. ئەوەتە country in Middle East، وڵاتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. قوبرس. چۆن نەخوێندرێتەوە؟ سایپرس، 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 سایپرس واتە قوبرس. وڵاتی دواترمان وڵاتی سویسرا بێت. باش، سویسرا. باشە، لە سێسەکەیدا ئەوەندە ناوەکانیان ناخۆش نووسێ. بەرحاڵ وڵاتی سویسرا، ئەمە وڵاتی دڵخوازی زۆر کەسە. سویتزرلند، سویتزرلند باشترین خوێندنەوەی هەیە بەم شێوازە. سویتزرلند، سویتزرلند، سویتزرلند. هاتی منیش لێم تێکچوو. سویتزرلند، سویتزرلند، سویتزرلند. ئیشەڵا قەت پێویستان پێی نابێ بەم ناوە. سویتزرلند، سویتزرلند. دوو وڵاتی تریشان پێڵێن بۆی بێ بەدە وڵات. ئێستاش وڵاتی نۆروەی. نۆروەی واتە نەرویج. باشە، نۆروەی، نۆروەی، نۆروەی دوو بڕگە، نۆروەی. وڵاتی دواتریشمان کڕواتیا. کڕواتیا چۆن نەخوێندرێتەوە؟ کڕوەیشا،
Croatia country in Europe باشا Croatia واتە کڕواتیا وڵاتی تر زۆر نوماون بەڵام بۆم ڤیددیۆیە تاقیکاریە ئەوە نەبابەز بێ بمبوونن هەر کاتێکە گروگڵیش توانای بڵاوکردنەوەی ڤیددیۆی نەبوو هۆکار زۆرن بەڵام هەوڵە دەین شتی واڕوونەدا ئینشەڵڵا بەرحاڵ تا ڤیددیۆی داهات و خواتان لەگەڵ بێت